الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، داوامە لە ذاتی پاکی پەروەردگار دڵێکی ئاراممان پێ عەتاکە، ماڵێکی ئاراممان پێ عەتاکە، شار و نیشتیمان و وڵات و ئوممەتێکی ئاراممان پێ عەتاکە. بەڕێزانم، یەکێک لە صیفاتەکانی خوای گەورە بریتیە لە ئیتقان لە هەموو شتێکە. لە سوورەتی ئینسانە خوا جل جلاله أفرمي فأحسن صوركم، خوا بإحسان بدقت بچاكي صورتي ايوه خلق كردو. هرچي خلقك لسر زوي هي هر هموي خوا جل جلاله الذي أحسن كل شيء خلقه. هرچي شتيك لمسر زوي هي هر هموي خواي قورا بإحسان وبوردكاري خلقي كردو دروسي كردو. هر ئەویش کە یەکێک لە صفاتەکانی ئیحسانە، ئەمر بە ئێمە ئەکات إن الله يأمر بالعدل والإحسان. ئەمر ئەکا بە ئێمە ئیماندار کە ئیحسان و ئیتقانمان هەبێت لە ئیشەکانمانە. ئەفەرمێ وأحسن كما أحسن الله إليك، بە چاکی و بە ئیتقانەوە شتەکان جێبەجێکە، چۆن خوای گەورە بە ئیحسان بە ئیتقان هەموو شتێکی بە تۆ عەتا کردووە. دو جار خوای گەورە لە قورئانە بە مطلقی باسی ئیحسانی مطلقمان بۆ ئەکات، هەردوو جارەکە ئەفەرمێ وأحسنوا لە سوورەی بەقەرە و لە سوورەی مائیدە، هەردووکی ئەم دوو کەلیمەیە بەکارهێنێ. وأحسنوا لە یەکێکیانە ئەفەرمێ إن الله يحب المحسنين لە سوورەتی بەقەرە، لە سوورەتی مائیدەشە ئەفەرمێ وأحسنوا والله يحب المحسنين. هەردوو ئەم ئیحسانە کە خوای گەورە بۆ ئێمە باس کردەوە مطلقی نەیفەرمووە چۆن ئیحسانکەن، نەیفەرمووە لە چیا بیکەن، بە مطلقی فەرموویەتی ئیحسان و چاکەکاری و ئیتقان بکەن. ئەم ئیتقانەی کە خوا جەل جەلالوه باسی کردووە لە قورئانە زۆر گەورەیە، مەرتەبەیەکی زۆر گەورەیە. لە مەدارج السالیکینە ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێ لە مەنزیلەکانی نزیکبوونەوە لە خوا ئەفەرمێ بریتیە لە مەنزیلەی ئیحسان. أفرمي منزلة الإحسان لب الإيمان وروحه وكماله. منزلة إحسان منزلة زور قورية، دلي إيمان روح ناوكروكي إيمان روحي إيمان كمالي إيمان لإحسان دركه. بويا أجر بلين إيمان داريكي زور جواني قورية بركاني بريتيا لإحسان. إحسان لهموشتك لعبادتها بومن باسكرا وأن تعبد الله كأنك تراه. بوشي وازع عبادتي خواءكي كخواء بين، يعني كأنما توبة شاوي سر رب العالمين شاود ليتي شون عبادتي بوأكي. جاء إنسان أجر خاون كاركي خاون معملكي مديري دايركي أجر سيري بك زور بباشي إحسان وشاك كاري أكا. أجر بيتو ورا شاود لرب العالمين يقبك همو أسمان كانوا زوي دروس كردوا توي خلق كردوا أي إنسان. أي تو شون عبدايتي رب العالمين أكيد شون إحسانك شون لو كانت شون أقاد لخوايا خو أجر بتشاوي سر خوا نبيني جل جلاله بدلنايا وخوا جل جلاله تو أبيني بويا إنسان إيمان دار لعباداته أبي باشترين جوري عبادات برسكات لقسكانيا خوا جل جلاله أمري بيكردون قل لعبادي يقول التي هي أحسن. لزمانە مسلمان ئەبێت جوانترین و باشترین قسە هەڵبژێرێ بیکە. کورد بێژ پوخت بێژ کەلیماتی جوان لە زمانە قەت نابێ. المؤمن ليس بالبذيء. مسلمان کەسێک نییە زمانی پیس بێ، زمانی ناشرین بێ، دائیمە زمانی جوان کەلیماتی جوان هەڵبژێرێ و بەکارێنێ. لە هەرچی کردەوەی ئینسانی مسلمانە هەموو ئیحسان ڕەنگ ئەداتەوە، چونکە بەروبوومی ئیمانە. ئێمە زۆر کات گلەیەکەین لەوەی کە کتێبی عەقیدە ئینسان چێژی لێ وەرناگرێ، ئیمانی بەهێز ناکە، چونکە ئەوە تەنها بەشێکی ئەعتیقادی وشکە. لەکوێ ئینسان چێژ وەرەگرێ؟ لە کردەوەکانە چێژ وەرەگرێ.
بۆ چونکە لە کردەوەکانە ڕنگدانەوەی ئیمانی ئینسانی ئیماندا ڕنگدانەوەی عەقیدەیەتی لە هەموو کردەوەیەکە ئەگەر بە ئیتقان و جوانەوە جێبەجێت کرد دڵنیا بە والله يحب المحسنين خوا محسینەکانی خۆشەون تۆ لەگەڵ محسینەکانای خوا تۆی خۆش ئەوێ ئەگەر هاتوو تۆ کەسێک بوو لەوانەی کە بە ئیحسانەوە بە ئیتقانەوە شتەکانە جێبەجێ کرد قوتابیەکی بە ئیحسانەوە جێبەجێ ئەەکەی مامۆسایەکی بە ئیحسانەوە بە ئیتقانەوە ئیشەکەی خۆت جێبەجێ ئەەکەی کاسبکارێکی بە ئیتقانەوە ئیشەکەی خۆتەکەی کرێکارێکی وەسابەنایەکی مهندسێکی هەموو ئەمانە ئەبێ بەو پەڕی ئیحسان و ئیتقانەوە ئیشەکەی خۆیان جێبەجێ کرد بێ اینجا خوای گەورە والله يحب المحسنين إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون والله أو كسي إتقانك لهر كردويكي جانيا بزاني معيتي خواي دزگير بو خواي لقلا لو كردوا چند گوري إنساني إيمان دار هر كردويكي كردي بجوان ترين و باشترين شواز جيبجي كاو أدايكا كاركي سرشاني خوي جوان بريو ببا باوچێک لە ماڵەکەی خۆیە ئافرەتێک لە ماڵەکەی خۆیە چەند ئیتقان بەکار بێنێ خواردنێک کە ئامادەیەکە ئافرەتێک چەند بە ئیتقانێکی جوانەوە جێبەجێیکە ئەوەندە خوای لەگەڵایە ئەوەندە خوا جەلەوە زیاتر خۆشی ئەوێ ئێمە وا تەسەوور نەکەین تەنها ئیحسان لەناو مزگەوتە هەیە بەخوا ئیحسان لە دەرەوەی مزگەوت زۆرترە ئەبێ ئێمە لە دەرەوەی مزگەوت زیاتر ئیحسان جێبەجێکەین و ئیتقان جێبەجێکەین و کردەوەکان و باشی جێبەجێکەین لە هەموو شتێکە إن الله كتب الإحسان على كل شيء لە هەرچی شتێک لەم سەرزەویە هەیە خوا ئیحسانی داناوە لەسەری حتا سەربڕینی ئاژەڵێک کە مردنە قەتلێک کە مردنە خوای گەورە ئیحسانی لەسەر داناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێک کەسێکی بینی ئاژەڵێکی سەربڕی لە بەردەم ئاژەڵێکی ترە فەرمووی ئەلا حەجەبتە عن أختها بۆ نەتشاردەوە لە خوشکەکەی أتريد أن تقتلها مرتين أتي دو جار بيكوجي جارك لبيشاوي دانيك تسر بريوة أما كشتنيك بو جاري دوها مش سري أبري تنا لسر برينك ويزانان أفرمون خوا جل جلاله إحساني لسر مردن وعدم داناوة چاككاري لسر أو داناوة أي چاككاري لسر جيان بو إنسان كان داناني همو كنو كالبريكي جاني إنسان إحساني تيايا وإنساني مسلمان بإحسان جيبجيكا في تركاتك خريكي كاري في تاريخ ويتي أقر بيتو إحسان جيبجينك بنمونا هاد برغويكي بشلي بستو حادثة يقلم سيارة رويدا شن كس مردن للدنيا أم كس قاتل مية للدنيا أما نمان زانيو بس لرب العالمين للرجل قيامتها الرأي أقري أما يشك لقاتل كان أو اندكس قتل بسرتوية كسيك أحسنقرة كبريشي دروس كردوه هوايكي قايم لي أداء إتقاني تيانا كردوه هل يقري كشبه كسيك أيكوشي لا إما قاتل مية أم كسا بلام لا إخوة جل جلاله بقاتل للرجل قيامتها حسابك لي بوي إتقان زور قرنقة لهم كردوه كمانا بإتقان ما نهبه والله طبيبك أقر بيتو يك تحليل زياتر يك فحصي زياتر بأن خوش يبكى كبيوستي بينا به تنها لأجل مادة ومالا به خطريك زور قوري أما إتقاني نكد ولا إيشكيا أبيت الظالم بسر أم كسانو كباري أم كساني خواردو أبي لبردم رب العالمين أتوان حساب كتابي لقلابك باوكيك إهمالي لپروردين من علاكيا أكا دايكي إهمالي لپروردين من علاكيا أكا هموي أمنا إتقانية وهر هموي لقيامتها محاسبة أكل لسري كسي مسلمان نيشك لصفاته هر قوركاني كألين أم صفاته لناو إيمان دارانا دائما وكو استريكي دروشاوا مان شون أدرشته ولا لا مانجي شواردية أو أم صفاته لناو مسلماننا أدروشته دادوريك بهمان شواس أبي زور آقاي ليبي أدنى هلا لدادوريكي خويا بكات إتقاني نكردوا خوي قوري حسابه يعني عقابي خوي بتايبه لسر أو كسانة دانيكا بتاعتي قلم رون قلم بدسيانا إتل لهر شونك موظفك لدائريك لهر شونك يكون جورك أم جيانات إحسان بيني وتكاني في غمري خاص الله عليه وسلم أدروشته بويا إما بيسمان بويا لناو مزقوت مانا لناو دائرة كان مانا لدرو مانا لوستاني سياريك مانا كتون رق جوان راي أقري لهم حياة مانا أم إحسان مان پیاده کرده به جێبەجێ کرده به ڕەنگی دابێتەوە لە ئێمە چەند جوان و شیرینە ئینسانی ئیماندار
لبازار ولا مزقوتا محسن به اتقاني هبه بخوا بازاري ازاد لهر ولاتك هو برز كان وكو بومبي تشندا او هاي هر ولاتي بازاري ازاد بو برواكن بر مادي زوره به بلام همو کسی کشتێک لە بازارە کرێوە کوایە بۆمبێک بەرێتەوە ماڵەوە زۆر احتیمال ئەمەیەکێک بێت لەو بۆمبە تەوقیت کراوانەی کە پێ ئەتەقێتەوە ڕۆژێ لە ڕۆژان چونکە خاوەنی نییە بازار ملیۆنە جۆری جبزیێت سەر لە مناڵی شتێکەدەن سەر لە خەڵکی شتێکەدەن یەک دانیان ئەکسپایر بوو بێ یەک دانیان ئەکسپایر بوو بێ مناڵێ بیخوا تووشی سەرەتان بێ هەر لە بازرگانەکەەوە تا ئەم کەسەی لە دوکانەکە ئەیفرۆشێ هەمووی تاوانبارە بێ گوناهبارە بێ لەبەرەوە زۆر ئەبێ ئاگامان لێ بێ هەر وەزیفەیەکی ناو بازار زۆر بە ئیتقانەوە ئەبێ جێبەجێکرێ وەڵڵی هەر معەلەباتێک مدەی خۆی بەسەر چوو یان کابرا ئیتقانی نەکرد لە شوێنێکی گەرما داینا خۆر لێدا مادەیەکی ژەهراوی تیا دروست بوو چووە ناو ماعیدەی کەسێکەوە بوو بە ژەهرێک تایە ئەدنا نەخۆشی گرت کە ئەم کەسە ئیتقانی نەکردووە لای ڕەب العالەمین گوناهبار و تاوانبارە ئێمە پێویستمان بە ئیتقانە لە هەموو کارەکانمانە ئەبێ زۆر بە چاکی و بە جوانی هەموو ئیشێکمان جێبەجێکەین بەرەکەت لە ساغیایە بازرگانە موسڵمانەکان زمانیان زۆر ڕاستی ئەوت کردەوەیان ڕاستەتی لێ ئەدرەوشایەوە هەر معاملەیان لەگەڵ هەر کەسێکە کەدا ئیتقان تیا ڕەنگی ئەدایەوە بۆیە ئومەتی ئیسلامی ڕەواجێکی زۆر گەورەی بەسەر بەهۆی تاجرەکانەوە هەبوو بۆیە تاجری سەدوق لەگەڵ ئەنبیا حەشرەکرێ ئەو کەسەی بازرگانێکی ڕازگۆ بێ لەگەڵ پێغەمبەرانە عەلەیهی سەڵات وەسەلام حەشرەکرێ بۆیە هەموو کایەکانی ژیان بەڕێزەکانم پێویستی بەم ئیتقانە هەیە ئێمە ئەوە نین لە بازار ڕاکەین لەناو بازارە ئەبین بەڵام جوانترین و باشترین کردەوە جێبەجێ ئەکەین کەمترین ڕسق وەرگرە کەمترین قازانج وەرگرە بەڵام ساغ بێ ئەبێتە سەوی بەرەکەت بۆ خۆت بۆ ماڵ و مناڵ بۆ ئایندەت بەخوا ئینسان لە هەر شتێکە ئیتقانی کرد ئیلە پاداشتەکەی لە دنیای وەرەگرێ ئینسانی ئیماندار خوای گەورە هەر نیعمەتێکی بەخشی ئەبێ ئیتقانی تیاکە ئەم نیعمەتەی کە خوا پێی بەخشێوی ئەگەر بێت و ئیتقانی تیانەکەی خوا لێتە سەنێتەوە فەرمایە شتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خزمەتتان ناکەمە کۆتایی وتارەکەم أفرمي إن لله أقواما اختصهم بالنعم لمنافع العباد خوي جورا هندك جلانك هن هليان أبجي تايبتيان أكا كومال النعمتيان بعطاءك بو السود بعبدكاني خواب جان لسر زويا ويقرها فيهم ما بذلوها حتى أوان بتشاكي بلاوي كانوا بخشي كان خزمتي بيب كان خواهر لنا أوانا أي هلتو فإذا منعوها أجر هاتو منعيان كر إتر نيان بخشي جواني أم نعمتي خوان ندروشان دوا منعوها نزعها منهم فحلوها إلى غيري أفرمي كاتك أمان بس يعني قلت ولا نعمتك خوان ليان أسنته إذا بكم الله عبدي تر كبين أوان بإيشك حصن وجيب جيكا بوي إيما براسي لبردم إحسانا كأوستين هرشي إسلامي يتبيش شاوما ڕۆکەن وتاری ئەحسان زۆر ناڕەحەتە کە ئینسان بیدە چونکە سەیرەکەی هەموو چەمکەکانی ئیسلام لە ئەحسانە کۆ ئەبێتەوە لە ئیتقانە کۆ ئەبێتەوە ناکرێت کەسی ئیماندار لە جلوبەرگە ئەحسانی نەبێ لە قسەیە ئەحسانی نەبێ لە ماڵیە ئەحسانی نەبێ لە دەوروبەر و هەڵسوکەوت لەگەڵ مرۆڤە لەگەڵ ئاژەڵە لەگەڵ کەون و گێتی و دارێکە ئەبێ ئیلا ئەحسانی جێبەجێ کردبێ ئیتقانی جێبەجێ کردبێ هەتا خوای گەورە دەروی خێری لێ ئەکاتەوە تا نیعمەتەکان ئیقرار ئەکەنە زۆر کات ئینسان نیعمەتێکی لەدەست دەرەچێ هاواری لێڵەسی ئەم نیعمەتەم بۆ ڕۆژ بەڵام دواتر تێ ئەگا کە لە شوێنێک لە شوێنەکانە ئیتقانی نەکردو بۆی خوای گەورە نیعمەتەکەی لێ سندوێتەوە زۆر گرنگە ئینسانی ئیماندار لەگەڵ نیعمەتەکانی خوایە بە ئیتقانەوە بژی بە ئیتقانەوە ببەخشێ بە ئیتقانەوە سەرفیان کە لعل خوای گەورە دەرگاکانی خێر بەسەرمانە واڵا خوایە داوات لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت خويا درجاي خير بسرمنا بكرو يا أكرم الأكرمين طاعت عبادة كان من قبولك يا رب العالمين خويا جان داوات لي أكين بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت سرفرازي أم دنيا أو دنيا منك يا رب العالمين خويا عاقبة من خيرك خويا بخاتي قوري خد عاقبة من خيرك لم دنيا درمان مكب إيمان ونبي يا رب العالمين بما نجر لو كسانيك محسن يا أكرم الأكرمين خويا جان لهموك يا كان جانا إحسان من في عطاك يا رب العالمين خويا داوات لي أكين بناوي جواند بصفتي برزد باسم عظمت يا ربي پروردگارا
ئێمە چەند ڕۆژێکە بۆ تۆ بە ڕۆژوین لە خزمەت ماڵەکانی توێن لە خزمەت کەلام و قورئانی توێن لە خزمەت ذیکر و ئەورادان خوای بۆ خاتی گەورەی خۆ لێمان قبول کە یا ئەکرەم الئەکرەمین تەراویحەکانمان لێ قبول کە ختمەکانمان لێ قبول کە ذیکر و ئەورادمان لێ قبول کە ڕۆژەکانمان لێ قبول کە دوعاکانمان لێ قبول کە یا رب العالمین خوای گیان گوناهانێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهانێ بە پەنهان کردومان عەفومان کە یا ربی پەروەردگارە گوناهانێ لەمە پێش کردومان عەفومان کە گوناهانێ لەمە دوائیکەین عەفومان کە یا ربی پەروەردگارە بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە خوای لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵەکانمان ببورە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوایە لە گوناهی دراوسێکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی هاوڵ و خۆشەویستانمان ببورە خوای هەر کەس مافێکی بەسەرمانەوە لە گوناهی ببورە هەر کەس چاکەیەکی لەگەڵا کردین لە گوناهی ببورە خوای سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە خوای سەرفرازی ئەم دنیا ئەو دنیامان کە خوای عاقبەتمان پڕخێر کە یا رب العالمین خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت خوای لە گوناهی مردوەکانمان ببورە خوای لە گوناهی مردوەکانمان ببورە ئارامی بۆ گۆڕەکانیان ببارێنە یا رب العالمین خوای چۆن لە مانگی ڕەمەزانە عەذابت لەسەر لا بردوون خوای بە هەتا عەذابیان لەسەر لا ببە خوای هیدایەتی گەنجەکانمان بدە عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕە حیا و حرمەتی ئافرەتانمان زیاد کە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت بەزەیی بەسەرمانە ببارێنە خوای گیان ئێمە شەرمەندەی بەردەم دیوانی تۆین هانامان بە ڕەحمەتی تۆ هێناوە خوای ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە خوای گیان بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ربی خوای گیان بە گەورەی خۆت ئیلاهی ئەم دوعانەی کە ڕۆژانە بۆ تۆی بەرزەکەینەوە لێمان قبول کە خوای ئەم دوعانەمان لێ قبول کە خوای ئەم دوعانەمان لێ قبول کە خوای هەر مسلمانێک گرفتێکیە بۆی چارەسەر کە خوای ئەوەی بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەوەی بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەوەی بێ مناڵە خوای مناڵی صالح بکە یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ئەوەی کە قەرزارە قەری سەرشانی سووکە ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەوەی دەردەدارە بەهانایە وەرە یا رب العالمین یا ربی خوای گیان هەر ماڵێک کێشە و مشکلەیتیا خوای کێشە و مشکلەیتیا مەهێڵە ئارامی بخەرە ناو ماڵەکانەوە ئارامی بخەرە ناو دڵمانەوە ئارامی بخەرە ناو شارەکەمانەوە یا رب العالمین خوای ئەوەمان ڕزقی کەمە ڕزقی حەڵاڵی زیاد کە خوای ئەوەندە حەڵالمان بدەرە محتاجی حەرام نەبین خوای محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین خوای زەلیلی سەر جێگەمان مەکە خوای زەلیلی سەر جێگەمان مەکە خوای زەلیلی دەستی زاڵممان مەکە خوای گیان زەلیلی ناو گوناهەکانمان مەکە تو گەورەی خۆ لە گوناهەکان ڕزگارمان کە گوناهانی خۆمان دەرەقەتی نەفسی خۆمان ناین خوای پەنا بە تۆ ئەگرین بەهانامانەوەرە خوای سپاردە لای تۆ زایە نابێ خوای ئیمانمان سپاردەی تۆ ئەکەین ڕەوشتمان سپاردەی تۆ ئەکەین عاقبەتمان سپاردەی تۆ ئەکەین سەحەت و لەشساغیمان سپاردەی تۆ ئەکەین ئەولاد و مناڵەکانمان سپاردەی تۆ ئەکەین خێزان و هاوسەرەکانمان سپاردەی تۆ ئەکەین یا ربی خوایان شەبابی ئەم وڵاتەی ئێمە گەنجی ئەم وڵاتەی ئێمە خوایان هەموویان سپاردەی تۆ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین خوای لە فەساد بمان پارێزە یا رب العالمین خوای لە خراپەکاری بمان پارێزە یا رب العالمین یا ربی خوایان هەر چاکەیەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای لێ کردووی خوای بە ئێمەشی بەخشە یا ئەکرەم الئەکرەمین هەر خراپەیەک ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی خوای ئێمەش پەنا بدە لێ یا ئەکرەم الئەکرەمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.